لە ڕۆژانی جەژندا ژمارەیەکی زۆر گەشتیار سەردانی شوێنە گەشتیارەکانی هەرێمی کوردستانیان کردووە. ناوچە گەشتیارەکانی قەزای سۆرانیش بێبەش نەبوون لە هاتنی ئەو ڕێژە زۆرەی گەشتیار و لەو چەند ڕۆژەدا ژمارەیەکی زۆر گەشتیار ڕویان لەو ناوچەیەش کردووە. بۆ وەرگرتنی زانیاری دەچینە لای پامنێرمان ئازاد ئۆمەراوەی کە ئەویش میوانداری بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەراتی گەشت و گوزاری سۆرانی کردووە. ئازاد سڵاو لێبێ و جەژنت لێ پیرۆز بێت. دەمانەوێت زانیاریمان پێبدەی سەبارەت بە هاتنی ژمارەیەکی زۆر گەشتیار بۆ ناوچەی سۆران و لە میوانەکە زانیاری نوێ وەربگری. بەڵێ سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز و خۆشەویست بێتن. بەڵام دیارە ئێستا لە هاوینە هەواری گەلی عەلیبەگ و پێشکە لەو هاوینە هەوارانەی کەوا گەشتیارانێکی زۆر بوو لەم ناوچەیە دەکەن. لەم جەژنی قوربانەشدا کەوا ئەمڕۆ ڕۆژی سێمی جەژنی قوربانە هاوڵاتیانێکی زۆر لە خوار و ناوەڕاستی عێراق ڕوویان لە ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆران کردووە. بە پێی زانیاریانەی دەست ئێمە کەوتون سەر لەم ناوچە گەشتیاریەکان پڕ بوونەتە لە گەشتیار و هەروەها ئوتێلەکانیش بە پێی زانیاریانەی دەستێمە کەوتون گەشتیارانێکی زۆر هاتون و ئوتێلەکانی شوێنی مانەوەیان نەماوە. دیارە ناوچە گەشتیاریەکان بوونەتە هۆی بژانەوەی ئەو هاوڵاتیانەی کەوا لە ناوچانە کار دەکەن و داهاتێکی زۆریان دەست دەکەوتن. من ئەمەوێ زیاتر بۆ قسەکەوتن لەسەر هاتنی گەشتیاران لەگەڵ بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران کاک بارزان قسە بکەم. کاک بارزان ئەگەر بیتە ئێران زانیاری زیاترمان لەسەر هاتنی گەشتیار پێ بدەیت. تاوەکو ئەمڕۆ کە ڕۆژی سێمی جەژنی قوربانە چەند گەشتیار هاتوونەتە ناوچە گەشتیارەکانی دەڤەری سۆران؟ سەبارەت بە کەرتی گەشت و گوزاری لەم جەژنەدا بەڕاستی بژانەوێکی باشی بەخۆبین. ئەمەش بەهۆی کردنەوەی ڕێگای نێوان پردێک کە دوو هەولێرەکە وای کرد بژانەوێکی باشتر بە سێکتەری گەشت و گوزاری بەخشێ و دەبینین ئەوە بە لێشاو گەشتار ڕوو لە ناوچە گەشت و گوزاریەکان دەکاوەی دەبینین گەلی عەلیبەگە بێخاڵ هاوشێوەی ئێرە زیاتری زوندیان بە هەمان شێوە شنگلبانە باڵەکایەتی مێرگە سۆر دەڤەری ڕەواندز هەموو شوێنانە زەمیان دێتە گەشتیاران. شوێنە گەشت و گوزاریەکانی ئێمە لێواری ڕووبارەکان هەموو ئەمانە گەشتارێکی 1000 سەردانی کردووە. ڕۆژی یەکەم 5000 گەشتیار بوو، ڕۆژی دووەم تەنها دوێنێ نزیکەی 15000 گەشتیار بوو. ئەمڕۆ پێشبینی دەکەین تا 12-13000 گەشتیار بێتە ناوچە گەشت و گوزاریەکان. پێشبینیمان وایە تاوەکو کۆتایی ئەم هەینی واتار کۆتایی ڕۆژی شەمە بگاتە نزیکەی 50000 گەشتیار و سەردانی کرد کە دەبێم دەبەرە. زیاتر ئەو گەشتیارانە بوو لە ناوچەکە دەکەن گەشتیاری شوێن ئایا زیاتر ناوەخۆین یان دەرەوەی کوردستان؟ گەشتیارەکان 185 گەشتیاری باشن و ناوەڕاستی عێراقن. بەشێکیان گەشتیاری پارێزگای سلێمانی و دهۆک و کەرکوک و گەرمیان وانە پێکدەینن. بەشیارە زۆری گەشتیاری باشن و ناوەڕاستی عێراقن. تا چەندە هاتنی گەشتیار سوودی هەیە بۆ ناوچە گەشتیاریەکان و بازاڕەکانی کوردستان بەتایبەتی ئەو ناوچانە کە ناوچەی گەشتیارین ئەبوژێنن؟ بەدڵنیاییەوە سێکتەری گەشت و گوزاری و هاتنی گەشتیاران وا دەکات جوولەیەکی باشی ئابووری دروستکات. بازار بە شێوەیەکی گشتی وەجوولە دەکەوێت. دوکاندارەکان تاکەکانی ئەم دەبەرە بە شێوەیەکی گشتی دەکەونە سەرکار لە شوێنە گەشت و گوزاریانە. بڕۆ لە دوکاندارێک پرسە بزانە داهاتی ئەمڕۆی بە بەراورد لەگەڵ چەند ڕۆژێک پێش ئێستا چەندە فەرقی هەوە. بۆ دەردەکەوێت کە هاتنی گەشتیاران وا دەکات جوولەیەکی باشی اقتصادی وەرزبێنێت. گشتی ئەو گرفتانەی کە لە بەردەم کەرتی گەشت و گوزاری دەبەرەکەدا ما بنچینە تاوەکو بتوان زیاتر سەرنجی گەشتیارەکە بۆ ناوچەکە ڕابچێشن. تاوەکو خەڵکی عەشایر خۆ بە خاوەنی شوێنە گەشت و گوزاریەکان بزانێ سێکتەری گەشت و گوزاری لەو ئاستە نابێت کە لە ئاستەموعی ئێمە و وارووا گەشتیارانیشدا دەبێت. هەرچەندە حرەکەیەکی باشمان کردو ئێمە لەم دەبەرە لە ڕێگای خۆمانە وەکو گەشت و گوزار لەگەر کەرتی تایبەت. بەڵام دەکرێت باشتری بکەین بە ئومێدی ئەوەی بتوانین حکوومەت بە شێوەیەکی گشتی بێتە سەرخەت هاوشێوەی سێکتەری نەوت کە گرنگی پێدەدات بە هەمان شێوەش بێتە سەرخەت بۆ ئەوەی کەرتی گەشت و گوزاری ئەو شوێنانەی لە شوێنە بە گەشت و گوزار بخرینەوە سەر کەرتی گشتی بۆ ئەوەی ئێمە بتوانین مستەسمیری باش بینین بۆ ناوچەیە دەرفەتی استثماری باش بەرەقسێنین پرۆژەی گەشتیاری باش بینێتین دەبەرە. کاک بارزان وەکو بینین دەبەری سۆران خاوەنی چەندین ناوچەی بڵین مێژوویەکەوە و ناوچانەی شوێنەوارین. بۆ تاوەکو ئێستا نەتوانراوە لە گەشت و گوزاری سوودی وەربگیرێت. ئێمە کارمان کردووە
ئەشکەوتی شانەدەر لە دەلیلەکانمان بەردەوام گەشتاری سەردانی دەکاتن شوێنەکانی در هەوڵمانداوە لە گەشتێنەوار بۆ ئەوەی ئەوان ئامادەی بکەن وەکو شوێنەوار و کینەوە پشکنینی خۆیان تەواو بکەن بۆی ئێمە لای خۆمان وەکو گەشتوگوزار بیناسین بە گەشتیاران و لە پاکێژاتی خۆمان و هەروەها لە بڕۆشەر و دەلیلە سیاحیەکانی خۆمان ڕێکلامی بۆ بکەین و گەشتیاری بۆ بین. ئومێدەوارم شوێنەوار کارەکانی خۆی لەو شوێنەوارانە تەواو بکات ڕادستی ئێمەی کۆ گەشتوگوزار بۆ ئێمە بتوانین گەشتاری بۆ ڕاکێشین. دابەزینی تومەنی ئێرانی وای کردووە گەشتیاری وڵاتی ئێران